لهمو دنيا عواتخوازن بتنا أمريكا بلام خلقي أمريكا عواتخوازن لأمريكا بيتدري سير كان يعني لهمو شوينيكي دنيا وخلق خواخواتي بقاد بأمريكا عرنقا استا أكتو سيري من دكي همو صالي له تديكي بركي وباشكم بخت تبيو بود درسي وبسيبو أمريكا هر بازور دور نرم برادريكي خوم علايكي قوري أمريكا إلى جورا نسناكي هالواسيو خونو آواتي اوي بقاد بولاتا نازاني بودي هيبتي يعني هيج وكاريكي نيج بونو من بيشيك نيبتي لي بكاد بس الحزيلي بتي لي بجي بلام استا بابتيكي سيرتان بو باساكم توێژینەوەی کراوە پرسیاریان لە گەنجەکانی ئەو وڵاتە کردو تویانە کاکە حەستان لێ لە وڵاتی بن حەستان لێ نییە ژیانتان چۆنە ئەو جۆرە پرسیارانە دەرکەوتووە لە 5 کەسی ئەمریکا دانەیەکیان دەهێ وڵاتە جێبێڵێ زۆر بەشیان ژنانن کە دەیان هەیە وڵاتەی ئەمریکا جێبێڵن و بچن کۆچکەن لە وڵاتە نەمێنن زۆر بەشیان تەمەنی هەمووی هەر زۆر بەشیانەوە چیە تەمەنەکانیان لە نێوان 15 بۆ 40 ساڵدایواتە ئەو تەمەنەی کە تاقی ئیشی هەیە وزەی پێ ئەوانن کە دیان هەیە وڵاتەکە جێبهێڵن هۆکارەکان زۆرن کەوای کردو ئەو گەنجانە بیان هەوێت ئەم وڵاتە چۆڵکەن بەڵام ئەمن دوو هۆکارتان بۆ باس دەکەم زۆربەیان زۆر بێزارن لەو سیستەم و سیاسەتەی کە لە وڵاتە هەیە دەڵێن کاکە وڵی بەکەڵکی ئێمە نایە ژیانی ئێمەی زۆر قورس کردو ژیانی ئێمە لە وڵاتەوە بڕوا زۆر یعنی بەس نانەزگە دەژین لەوێدا هۆکارێکی کەش خەڵکەکە دڵی کاکە متمانەمان بوو سیستەم و حکومڕانیە نەماوە بوون منە بڕوایان بە دادگانیە بڕوایان بە هەڵبژاردنیە سیرکەن لە وڵاتی ئەمریکا بەشێک لە گەنجەکان بڕوایان بە هەڵبژاردن نەماوە دەڵێن بڕوامان پێنیە بڕوامان بە دادگاکان نیە ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە وای کردو ئەم گەنجانە بیان هەوێت ئەو وڵاتە بەجێ بهێڵن خەڵکی ئەمریکان و دیانەی ئەمریکا بەجێ بهێڵن ئێمەش ئاواتە خوازین پێ بکەین اینجا بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە سەردانی ماڵپەڕی 964 دۆتکەی ئاردی بکەن لێ بە وردی باسی ئەم بابەتە کراوە